بەناوی خی گەورە سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز و خۆشەویست 26 یەکی هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیانی گومرگ دیاری کراوە. بەشێکیش لە پەرلەمانتاران لە هەرێمی کوردستان باز لەوە دەکەن ئێستا لە خاڵاستنووریەکان گەندەڵێکی بەرفراوان بەڕێوەچێت. لە بەرامبەریشدا وەزیری دارایی ئەمڕۆ دەستخۆشی لە فەرمانبەرانی خاڵاستنووریەکان دەکات لە بەرامبەر کۆکردنەوەی داهات بە شێوەیەکی پاک و ڕوون. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف پسپۆڕی ئابووری لە ستۆری سەرەکی هەروە لە هەولێر دکتۆر مەحیدین حەسەن ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. 26 کانونی دووەمی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی گومرگ دیاری کراوە. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانیش باس لەوە دەکەن لە خاڵە ئەسنوورەکانی هەرێم گەندەڵیەکی بەرفراوان بەڕێوە دەچێت. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان لە وتارێکدا بەناوی ئەرێ حکوومەت هەیە باس لەوە دەکات با پێی زانیاریەکانیان کەسانی دەستڕۆیشت و دەسوەردەدەنا کاروباری باج و گومرگی ئەو کۆنتێنەرانی لە دیوی ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان و باجێکی ئێژگارکەم لە خاڵە سنوورەکان تێدەپەڕێن و دواتر خۆیان لە بەرامبەردا پارێکی زۆر لەو کۆمپانیایانە وەردەگرن کە بارەکەیان بە گومرگێکی کەمەوە ئاو دیوی هەرێمی کوردستان کردووە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ جەخت لەوە دەکاتەوە بە دوواداچوون بۆ گەندەڵیەکە دەکەن و دەشپرسێت ئەی وەزارەتی دارایی لەکوێیە؟ کێنەوانەی لە سەر و حکومەت و لە پشتی دەستگا فەرمیەکانەوە خەریکی ئەم تاڵانیان. هاوکات سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە وتارێکدا تیشک دەخاتە سەر گەندەڵی خاڵە سنوورەکان و جەخت لەوە دەکاتەوە لە سەرجەم خاڵە سنوورەکان گەندەڵێکی بەرفراوان بەڕێوە دەچێت و قەبارەی گەندەڵی لە خاڵە سنوورەکان مانگانە 50 ملیار دینارە و کۆمپانیا هەیە هیچ کارێک ناکات بەڵام مانگانە 10 ملیار دیناری دەست دەکەوێت. دەستگامنەکانی شاوکاری بەرپرسانن بۆ قاچاقچێتی جگەرە و هێلکە و مەشروب. عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ئاماژە بۆش دەکات لە خاڵی سنووری سمێڵکە ئەوەی بڕیاری بازرگانی دەدات چی بڕوات و چی بێت تەنها کۆمپانیای ستێرە نەوەک حکوومەت. ئەو دۆسیەش بە وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران وتراوە. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ڕاشی گەیاندووە ئێستا لە دەروی گومرگی باشماخ با پشتبەستن بە هێزی ئەمنی جگەرە بە قاچاق دێت و بە هیچ گومرگ و پشکنینێک تێناپەڕێت. قەبارەی قاچاقچێتی جگەرەش با شێوەیەکی مەترسیدار زیادی کردووە. لە ١٨ جگەرە ئێستا بە قاچاق لەلایەن بەرپرسانەوە بە هێزی ئەمنی داخڵ دەکرێت. هاوکات ئاماژەی بۆش کردووە 4 مانگا سەرۆکاتی حکوومەت و وەزیرەکانی لە گەندەڵی خاڵە سنوورەکان ئاگادار کردووەتەوە بەڵام ڕێگری ناکرێت و گەندەڵیەکە زیادی کردووە و قاچاقچیەکانیش هەڕەشە دەکەن. پێشتریش سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ چەندی مەلەفی گەندەڵی خاڵە سنوورەکانی بڵاو کردەوە. لە سەرەتای مانگەدا سۆرا عومەر ئاشکرای کرد لە مەرزی ئیبراهیم خەلیلەوە با کارتۆنی عێراقی هێلکەی بێبەروار داخڵی هەرێم کراوە و بۆ هەر بار هەڵگرێکیش 12 ملیۆن دینار وەرگیراوە لە کاتێکدا ئەمە کارێکی قەدەغە و نایاسایی و فێڵ و گەندەڵیە. بە پێچەوانی بەشێک لە پەرلەمانتارانەوە وەزیری دارایی حکوومەت هەرێم بە بۆنی ڕۆژی جیهانی گومرگ پیرۆزبایی لە بەڕێوەبەرەتی گشتی گومرگی هەرێم دەکات و با سەرکەوتوو وەسفیان دەکات. ئاوات شێخ جەناب وەزیری دارایی حکوومەت هەرێم لە نووسراوێکی فەرمیدا کە ئاڕاستی بەڕێوەبەرەتی گشتی گومرگ و فەرمانبەرانی سەر با بەڕێوەبەرەتەکەی کردووە دەڵێت ئەو سەرکەوتنە بەرچاوەی لە بواری کۆکردنەوەی داهات بە شێوەیەکی پاک و ڕوون بەدەستان هێناوە جێگەی پێزانینە. لە هەمان کاتیشدا بەڕێوەبەری گشتی گومرگی هەرێمی کوردستان پیرۆزبایی لە سەرجەم فەرمانبەرانی خاڵە سنوورەکان دەکات و باس لەوە دەکات وێڕای هەوڵی مەبەستدار بۆ نادیداگرتنی ئەرکەکانیان ئەوان بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان سوورتر بوون. ساماڵ عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی گومرگی هەرێمەوەش دەخاتە ڕوو ئێستا گومرگی هەرێمی کوردستان ڕاوێژکار و سەرمەشقا لە هەموو عێراق. دیسپلین و هاوچەرخ بوون، شەفافێت و ڕێزگرتن، فراوانبوونی بازنەی جوڵەی بازرگانی و سەرسامبوونی وەفدەکان و دۆستەکان بە شێواز و پرەنسیپێک کارکردنیان گەواهیدەری ئەو ڕاستیان. باسکردنی گەندەڵی لە خاڵە سنوورەکان لە کاتێکدایە لە کۆتا مانگی ساڵی ڕابردوو ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان یاداشتێکیان بۆ ئەنجامدانی دانیشتنێک لە سەر گەندەڵی خاڵە سنوورەکان پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کرد بەڵام لەسەر داوای حکوومەتی هەرێم کۆبوونەوەکە بۆ وەرزی داهاتووی پەرلەمان دواخرا.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بە خێربێنگ سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بەرلەوەی کە بچینە سەر دۆخی خاڵە سنووریەکان لە هەرێمی کوردستان باس لە ڕۆژی جیانی گومرگ 26 دیاری کراوە بە شێوەیەکی گشتی خاڵە سنووریەکان یاخود بڵێن گومرگ چیوشکانی بێت چ ئاسمانی بێت چ ئاوی بێباخی چییە بۆ هەر وڵاتێک بەڵێ سەرەتا سڵاو تۆ سڵاو لە بینەرانی بەڕێز سڵاو لە هاوڕێمان لە هەولێر کە بەشداری ئەم بەرنامەیە کات مەسەلەن خۆی ئەو وڵاتانی کەوا وڵاتی نایڕێعین ینی ئەو وڵاتانی کەوا ئاعتیماد ناکەنە سەر داهاتی سەرچاوە سروشتیەکان ڕۆڵی باج زیاترە بێت بۆ نمونە وڵاتی پێشکەوتوو ئەو داهاتیکەوە ئەبێتە داهاتی گشتی ینی حکوومەتی پێوە ڕابڕێەوە دەوڵەتی پێ ڕابڕێەوە دام و دەستگا گشتەکانی پێ ڕابڕێەوە ئاعتیما دەکاتە سەر ئەو داهاتانی کەوا زۆربەی هەرە زۆری باجن ڕسمن گومرگن غەرامن ینی حکوومەت بەوە داهاتی گشتی دەسەکەوێت بەشێک لەو باجانی کەوا ئەسەپێنرێت بۆ بەدەستهێنانی داهات بریتێ لە باجی خاڵە سنوورەکانی باجی گومرگی کە تاریفێشی پێوترێت تعریفەی پێوترێت لە من حەزەکەم هەر لێرەوە یەک تۆز قسێ بکەم کە زۆر جار حەزمە کردیانی بیگەێنم لە هەرێمی کوردستانە مۆزوعەکەیە کە تعریفەیان تەرجمە کردو بە پێناسە خۆی مە غەڵەتە ینی مەسەلەن مەفروزە هەر بە تاریفە ناوبێن چکە ئەو کەلیمە ئینگلیزیەکەیە عەرەبەکان عەرەباندویانە تاریفەیان کردو بە تعریفە کوردیش یعنی دام و دەستگا حکوومەکان یعنی حکوومەتی هەرێمی کوردستانیش وای زانیومە تعریفەیە کردوی بە پێناسە یعنی کاتێک کە باز لە مەسەرەن کۆکردنەوەی داهاتەکرێت لە ڕێگەی باجە گومرگیەکانەوە کە تعریفەیە ئەڵێ پێناسەکەی ئەوەنەیە خۆیەوە غەڵەتە ینی وان زانیوە ئەم کەلیمە عەرەبیە خۆی لە ئەسڵ عەرەبی نییە تعریفەیە عەرەبە چۆن تەلەڤیزیۆن لە تەلەڤیژنەوە کردویانە بە تەلەڤیزیۆن تەلەفۆنیان کردو بە تەلەفۆن ئەم تاریفەیشان عەرەباندووە ینی کردویانە بە تعریفە حکوومەتی هەرێمی کوردستان ینی خەڵکە ینی مەسەلەوانشی کەوا زمانەوانن ئەمەیان بۆ ڕاز نەکردو من لەم بەرنامەی تۆ ئەم شتە ئەگەیەنم مەفروزە ینی مەسەلەن چ پەرلەمانی کوردستان چ وەزارەتی دارایی دام و دەستگانی کەوات ینی مەسەلەن لێپرسراون لە سەپاندنی باجی گومرگی ئەو مۆزوعە ینی ڕاستکەنەوە ئەو کەلیمە بە چی بە دیاری بیکەن بە تاریفە یان باجی گومرگی ینی یەکەی باجی گومرگی یاخویان تاریفە لە جیاتی ئەوی بیکەن بە پێناسە ینی ئەو کەلیمە ینی مەسەن غەڵەتە حەزم کرد ینی هەر بیگەێنم با لەم بەرنامەیەوە مۆزوع بگەن کە مۆزوعەکەمان ینی باس لە تاریفە کات باجی گومرگی یەکێکە لەو سەرچاوانی کەوا داهاتی گشتی کۆکاتەوە بۆ حکوومەتەوە گرنگی خۆی هەیە بەس ینی مەسەلەن ئەم جۆرە باجانە ینی ئەخرێتە سەر کاڵا بە شێوەیەکی یەکسان هەموو خەڵکەکان ئەوانی کەوا دەرامەتیان نزمەوانشیان کە دەرامەتیان مامناوەندە و دەرامەتیان بەرزە تەحمولی ئەو باژەکەن تەمەنەمە وڵاتە دواکەوتوەکان زیاتر باجی ناڕاستە و خۆ ئەسەپێنن ئەیکەن بەسەر چاوەیە بۆت داهاتی خۆیان کە لە ڕێگەی چکە تاجرێکەوە باجێکی بەسەرا ئەسەپێنرێ لە خاڵێکی سنووریە ئەو تەحمیلی مستەهلیکێکە گوێزێتەوە بۆ بەکاربەر دواتر تەحملی ئەو باجە کاتەوە و نرخەکەی لەسەر گرانە بێت تەمان بۆ کاڵای بیانیە کە یێتە هەر وڵاتێکەوە کە لە ڕێگەی خاڵە سنوورەکان و باجی گومرگی بەسەرا ئەسەپێنیانی تاریفی بەسەرا پێ تا چەند باجەکە زیاتر بێت لە خاڵە گومرگیەکان ئەوەندە لەسەر بەکاربەر و لەسەر هاوڵاتی لە بازارە گرانتر دێت با دڵنیایە بنڵایەوە چکە تۆ کاڵای بیانی نرخەکەی بریتە لە چی بریتە لەو ینی ئەو نرخێک پێت داوە لە منشە ینی لە وڵاتێکەوە ئیسیرادە کردووە هاودەر کردووە لەگەڵ ئەو زەریبەیەکەوە لە خاڵە سنووریەکانە ئەچێتە ئیزافە بێ بۆ سەر ئەو کاڵایە و دواتر نرخەکەی بەرزە بێتەوە کە بریتە لە کولفەی ئیسیراد زائیدەن
ئەو زەریبەیە کە زەریبەی باجی گومرگێ زەریبەی گومرگیە دواتر چێتە سەر نرخی کاڵاکە کێ تەحمولیەکە بەکاربەر تەحمولیەکە تەمەن بەکاربێژ و کوتم هەندێکیان ینی کەم دەرامەتن هەندێکیانمان ناوەندن هەندێکیان ینی بەرزەپستە بەنسبەت هەندێک کاڵاشەوە هەندێک کاڵاکە ینی مەسەرەن ینی بەس زەڕۆریە ئەمە ئەگە تۆ باجی زیاتری بخەیتە سەر نەعەدالەتیەک تۆ ئەنوێنی بەرامبەر ئەو خەڵکانی کەەوە دەرامەتیان نزمەچکۆ ناتوانن دەست بەرداری ئەوەوە کاڵانە بن و بەکاربردنەکەن سەردۆخی خاڵە سنوورەکان لە هەرێم و داهاتەکەش قسەکەین. دکتۆر مەحەدین جەنابش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان. سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان پێ دوایە پەرلەمان دەبێت چ ڕۆڵێک ببینێت لە مەسەرەی خاڵە سنوورەکان کە ئێستا دێگە لە پەرلەمانتارن باز لەوە دەکەن کە گەندەڵێکی بەرفراوان لە سەرجەم خاڵە سنوورەکان لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێەوە پێشتریش داواکرا بوو کە پەرلەمان کۆبوونەوەی لەو بارەیەوە بکە. سپاس بۆ ئێوە و بە خێراتنی کاک دکتۆریش دەکەم تیشتی خرتە سەر زۆر بوار. پەرلەمانی کوردستان زۆربەی هەر زۆری فراکسیۆنەکان بە دوواداچوونی گرنگیان کردێ بۆ خاڵە سنووریەکان و دەواازە سنووریەکان و ئەوەی دەگوزارێ لە خاڵە سنووریەکان و لە دەواازە سنووریەکان گەندەڵیەکی بەرفرەوانە چەندین کۆمپانیای تایبەت و چەندین هێزی تایبەت بەبێ ڕەچاوکردنی ڕێنمایی و یاساکانی کە هەن لە وەرگرتنی باج و ئەو مەسائلانە خۆیان دەدزنەوە لە پێدانی باجەکان و دەیان مەواد داخلی یاخود دەهێنرێتە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی ئەوانە باج بدەن یان ئەو ڕسوماتە بدەن و هەندێک جاریش لە پشتی دەواازەکان و لە ڕێگای تایبەتەوە ئەو بابەتانە ئاودیوی هەرێمی کوردستان دەکرێت. ڕەنگە دایان کۆمپانیای تایبەت هەبێ لە خاڵە سنووریەکان و لە دەواازە سنووریەکان کە ئەمانە ئەو کۆمپانیانە داهاتەکانیان هیچی بۆ حکوومەت و خەزانەی حکوومەت ناڕواتەوە تا بتوانێت سوودی لێت بینێ و دابەشی بکاتەوە بەسەر سێکتەرەکانی پێداویستەکانی هاوڵاتیان. بۆیە پێم وایە پەرلەمانی کوردستان و وەکو ئاماژەم پێکرد فراکسیۆنەکان ینی بە دوواداچوونی گرنگیان کردووە لە وەرزی داهاتووی دانیشتەکانی پەرلەمانە پێم وایە دەبێت یەکێک لە بابەتە گرنگەکان بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانە. بەڵێ بەس دکتۆر سەبارەت بە دواخستنێم دانیشتێک کەوا بڕیار بوو لەم تەمەنی دێشکردنەوەی پەرلەمان لەم بڵێن لەم وەرزەدا قسەی سەر بکرێت باز لەوە دەکرێت سەرداوای حکوومەت بۆ وەرزی داهاتوو دواخرا وەرزی داهاتوو کەیە مەسەلەنکەی پەرلەمان دەتوانێت لەو بارەیەوە کۆبوونەوەی ڕێبخات و لێکۆڵینەوەی جدی بکات. پێم وایە حکوومەت ئەو مەسەجانەی پێگەیشتووە سەبارەت بە ئەو گەندەڵیانەی کە لە خاڵە سنووریەکان و دەواازە سنووریەکان دەکرێت و داتایان لە بەردەمەوە راپۆرتی تایبەت فراکسیۆنەکان بەشێک لە فراکسیۆنەکان ئەو زانیاریانیان داوە بە حکوومەت بە وەکو دەرێ بە بەڵگەی سەلمێنەرەوە و پێم وایە حکوومەت بۆ خۆی بە دوواداچوون دەکات بۆ ئەوەی بگاتە ئەو جۆرێک لە ڕاستیەکان و پێویستی ڕەنگە بەوە بێ کە بتوانێت لێکۆڵینەوە بکاتن و بۆ ئەوەی بتوانێت داتایەکی باشی لە بەردەمی و بتوانێت خۆی ئامادە بکە بەرامبەر پرسیار و لێدوانەکانی پەرلەمانتاران بۆی بتوانێت قەنەعات بە پەرلەمانتاران بکە سەبارەت بەو بابەتانەی کە گەیشتونەتە هەم ئەندامانی پەرلەمان و هەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە خولی لە وەرزی داهاتوودا کە لە یەکی سێوە دەست پێ دەکاتن ڕەنگە ببێت یەکێک لە بابەتەکانی ئامادەبوونی حکوومەت لە بەردەم پەرلەمان بۆ یەکلاکردنەوەی ئەو بابەتانە. بەڵێ بەس دکتۆر سەبارەت بەوەی کە حکوومەت پێدویان ناتوانێت ڕاستە و خۆم پرۆسەیە ڕابگرێت ئەم ڕۆژەش وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە کاتی تاوتوێکنی پرۆژە یاسایی بڵێن یاسای بودجە بەوەی ڕاگەان کە ئێستا حکوومەت وەزیری ناوخۆ و وەزیری دارایشی ڕاستپاردووە دەکرێت لەم ڕۆژە زوو کار بکرێت بۆ ڕاگررتنی ئەم گەندەڵیە؟ ئەمە هەمومان خەڵکی ئەو هەرێمەینەوە ئەو نیشتیمانەینە هەمومان دەزانین تا ئێمە نەبینە خاوەنی یەک هێزی سەرتاسەری لە هەموو هەرێمی کوردستان و لەژێر یەک فەرمان نەبێ و یاساکان و بڕیارەکان کە دەردەچێ بەسەر هەموو دەواازە و خاڵە سنووریەکاندا نەستە پێندرێ ئەو دۆخە زەحمەتە چارەسەر بکە چوو پێویستی بە هێزێکی یەکگرتو هەیە و پێویستی بە بڕیارێکی یەکگرتو هەیە و تا ئێمە
دوو ئاسایشمان هەبێ، دوو هێزی پێشمەرگەمان هەبێ و بڕیارەکان لە هەر زۆنێک لەو زۆنانە بە شێوێک لە شێوەکان جێبەجێ بکرێ. پێم وایە زەحمەتە حکوومەت بتوانانی کۆنتترۆلی ئەو دۆخە بکە. بۆیە باشترین شێت ئەوەیە کە هەموو هێزی ئاسایشی ناوخۆ وە پۆلیس و هێزی پێشمەرگە کوردستان یەک بخرێن و بخرێنە ژێر یەک بڕیارەوە و یەک سەرکردایەتیەوە بڕیارەکان کە دەرچوو دەبێ سەرتاسەری جێبەجێ بکرێ. باڵە کەواتە بە بۆچوونی بەڕێز ئێستا بۆ نمونە سەرۆک حکوومەت هێرێم لە سنووری سلێمانی دەسەڵاتی ناڕوا بۆ نمونە ئەگەر گەندەڵێک بێ ڕای بگرێ بە پێچوانەوە جێگیری سەرۆک حکوومەت لە سنووری هەولێر و دۆ کە دەسەڵاتی ناڕوات لەمڕۆوە؟ ئەوە من نیم دەیڵێم، ئەوە خەڵک دەیڵێ، ئەوە هاوڵاتیان دەیبینن، ڕاگەیانەکان باسی دەکەن و هەموو ئەوانە ئاماژە بۆ دەدەن کە بڕیارەکان هەریەک لەو دوو زۆنە یاخود لە خاڵە سنووریەکان هەرێک بە شێوەیەک ڕێزکە دەکا. ئێمە ناکرێت تەعمیمی ئەوەش بکەین، گشتگیری بکەین کە هەموو خاڵە سنووریەکان وەکو یەکن. ڕەنگە کەسانی دڵسۆز و فەرمانبەری دڵسۆز و داهاتی باشیش بۆ حکوومەت کۆ بکەنەوە، بەڵام ئەو داهاتەنە دەچێتە گیرفانی کۆمپانیا تایبەتەکان زۆر لەوە زیاترە کە بۆ خەزانەی حکوومەت دەڕوە. باڵە سوپاس دەکەم دکتۆر مەحیدین دواتر گرێم و لای بەڕێزت دکتۆر مەحەممەد گرێم و لای بەڕێز سەبارەت بە دۆخی خاڵە سنووریەکان. ئێستا پەرلەمانتارن باز لە کۆمەڵێک بەڵگە دەکەن وەکو کاک دکتۆریش باسی کرد، ینی ئەو دۆخێک کە لە خاڵە سنووریەکان دەگوزارێت مەسەلەن لە 27 ساڵی ڕابردوو بەم شێوەیە بوو یاخود ئەم گەندەڵی ئێستا زۆر زیادی کردووە. بەڵێ هەر لە سەرەتاوە زانینکەوە هەرێمی کوردستان ینی وڵاتێکی بەرهەم نهێناوە یاخمە بەسمەوەی دەسەڵاتێکی بەرهەم نهێناوە کەوا ینی دام و دەستگایی بێت مؤسساتی بێت. چکە ئەگەر دەسەڵاتی حەقیقی لای حکوومەت نەبێت، دەسەڵاتی پشتی پەردە هەبێت، ینی سیمایەک دروستە بێت لە دەسەڵات لە وڵاتە یاخو لەو هەرێمە کە پێوترێت لە پشتی پەردەوە یانی دەوڵەتی قوڵ هەیە. ئێمە لە هەرێمی کوردستانە ئەزانین کەوا حکوومەت ینی لە حقیقەتە شتێکی سۆریە، حکوومەتمان هەیە بەڵام دەسەڵاتیش هەیە زۆر گەورەترە لە دەسەڵاتی حکوومەت. ینی بۆ نمونە بەباز دە خاڵە سنووریەکان بکەین. خاڵە سنووریەکان ینی دەستگایەکی حکوومیە بەزەوترێ، ینی بە دەلیلی قاڵتع کە جیهات هەیە لە خاڵە سنوورەکان پارە کۆکاتەوە ناچێتە خەزانەی گشتیەوە، یاخو هەندێک کۆمپانیا هەیە ئەم کۆمپانیا جهتێکی متەنەفیزیان خەڵکێکی متەنەفیزی لە پشتەوەی پارەکە بە ئەو کۆکاتەوە ناچێتە خەزانەی حکوومەت. کەواتە یعنی گەندەڵێکە هەر ئەوە نییە لە خاڵە سنوورەکان مۆزەفەیەک ینی بەسەرەن شتێک بە قاچاق بێنێت یعنی تەسجیلی نەکات، تۆماری نەکات و پارەکە بۆ خۆی ئەمە بەشێکە لە گەندەڵی، بەڵام گەندەڵەکە زۆر لەوە گەورەترە کە چۆتە هەموو جمگەکانەوەیان ینی خاڵە سنووریەکانە. باشە بەس پێ دوانی دکتۆرانی فراوانبەرانی ڕاستەقینی و خاڵە سنووریانش بوونەتە قوربانی، چکە باز لەو دەکرێت هەندێک خاڵی سنووری بۆ نمونە بەرپرسێ بە زەبری هێز بۆ نمونە فەرمانبەرانە ڕێگانەدا هیچ بکەن خۆی مەسەرەن بە بێگ و مرگووەوان هەموو شتێک بۆ مێلکەی قاچاق دووی حەیوان مەشروب باز لەو دەکرێت ئەوانە داخلی هەرێمی کوردستان دەکەن. باسی ئەوم کرد باسی ئەوم کرد ینی لەوانەیە مۆزەفێک شتێک بکات بخاتە باخەڵیەوە جۆرە لە گەندەڵی بکە شتێ بێت ناو هەرێمی کوردستانەوە تۆماری نەکە یا خوشتەکە لە ئەسڵان مەمنوعە ئەم ڕێگەی بەس بۆ خۆی بێ پارەکە. ئەو شتێکی بچووکە ینی کە لە هەرێمی کوردستانە ئەگەر بێ، بەڵام لەگەڵەوەشە چەنەها ئێمە مۆزەفمان هەیە لە خاڵە گومرگەکان خەڵکێکی نەزیهن لە مەعاشقی خۆیان زیاتر هیچی تیران نییە، بەڵام لە بەرامبەریا ینی گەندەڵیە کرێ شتێت ناوەوە بەبێ ئەوەی ئەسڵەن ینی گومرگ بکرێ، یاخۆ ئەگەر گومرگش بکرێ یان جهتێکی غێرە حکوومەتی پارەکە لێوەگرێت ناچێتە خەزێنی گشتیەوە. ئەمە ینی سیمای دەوڵەتەکەمان وایە، دەسەڵاتەکەمان وایە. باشە بەس بۆ چوونی بەڕێزیێنی ئەو بەرپرسانە کامانن کە حکوومەت مەسەرەن نەتوانێت ئەمە ڕابگرێت ئەم گەندەڵی کە وەکو پەرلەمانتارەکان باسی لێ یەکەم بۆ نمونە هێلکەی قاچاق کە بە بڕیاری حکوومەتی عێراقی قەدەغی کراوە لە پێناو بەرهەمی ناخۆ دووگی حەیوان جگەرە باز لەوە دەکرێت لە 1970 جگەرە و پەرلەمانتاران کە عەلی حەمەد ساڵح باس لەوە دەکات کە لە 1970 جگەرە بە قاچاق دەهێنرێتە هەرێمی کوردستان. خۆی مەوزوعەکە چی وەکوتم دەسەڵاتێکی تر هەیە لەسەر و
دەسەڵاتی حکوومەتەوە ئەم دەسەڵاتە نابینێ لەوانە جێهەتێک خەڵکێک هەبێ یعنی لە ناو ئەو دەسەڵاتە بێ کە مونەزەمێکی سڕیە کە تەمەەن ئەگەڕێنەوە بۆ خەڵکی زۆر متەنەفیز لە هەرێمی کوردستانە لەوانێ مۆزەفی حکوومەتیش نەبێ بەڵام دەسەڵاتی لە مۆزەفی حکوومەت گەورەتر لە وەزیرە گەورەترە ئەمانەی ترکە هەن وەکوتم پەرلەمان کە ئەتوانێ ینی بەپێی قانون پەرلەمان ئەتوانێ ئەمانە ڕاگرێ یاخود دەسەڵاتی دادوەری ئەتوانێ ئەمانە ڕاگرێ ئەمانە ئەو دەسەڵاتە حەقیقیە گەوریان نییەکەوە مەفروض هەیان بێت جاکەواتە ئێمە هەتاوەکو ئەم دەسەڵاتە حەقیقیانە ئیشی خۆیان نەکەن نەچنش جێگەی خۆیان و دەسەڵاتی تەواویان نەبێ بەسەر حکوومەت و بەسەر ئەو جێهەتانی تریشکەوە لە پشتی پەردەوە ئیشەکەن ئەو کاتە بە هیچ شێوەیە مۆزوع حەل نابێ وەکو خۆی مێنێتەوە لەوانەیە وەکو عەرەبیشەڵ تەفاقم کە زیاتریش بێت باشە بەس ئەوەی کە پەرلەمانتەرەکان باسیەکەن 50 ملیار دینار ئەوەی کەوان پێیگەیشتون بڕێکی زۆرە قەبارەی گەندەڵی مەسەلەن بۆ هەندێک کۆمپانیا ئەوەندە بێت بەڵێ ئەو تەمانەوە ئەوانیان کەشف کرد بێ لەوانی زۆر لەوەش زیاتر بێ چکە هەندێشت هەیە وەکوڵێ بەنیوە شەو خۆیەکا بەناو هەرێمی کوردستانە بەبێ ئەوەی کەس ئاگای لێ بێت یاخو هەر مۆزەفەکان ناوێرێ ڕێشی لێ بگرێت ئەمانە ینی هەیە لە هەرێمی کوردستانم حەقەتە هەیە بۆ چارەسەرش ناکرێت لە ڕاستیە هەتاوەکو بۆچی چارەسەر ناکرێت ینی ئەمە ڕەشبینی نییە دکتۆر بەم دۆخە چارەسەر کاتێ ئەکرێکەوە ئەم دەسەڵاتە ڕیشە کێش کرێت لە هەرێمی کوردستانە ئەوەی کەوا بەشێکی ظاهریە بەشێکی نازاهریە ینی هەر حکوومەت نییە ینی مەسەن گەندەڵیەکە جیهاتێک هەیە بەسەر حکوومەتیشە گەندەڵیەکە ینی ئەم پارانی کە مەفروزە ببێتە داهاتی گشتی ئەوێ بچێتە خەزێنی گشتیەوە پارە کۆکەیتەوە بەناوی حکوومەتەوە بەڵام ناچێتە خەزێنی گشتیەوە ئینفاق نابێت چکە خۆی داهاتی گشتی مەفروزە جارێکتر بگەڕێتەوە بۆ لە ڕێگەی ئینفاقی گشتیەوە بگەڕێتەوە بۆ هەموو خەڵکی چکە تۆ ئەو پارەی کە کۆیەکەیتەوە کە مەفروزە داهاتی گشتی بێت ئەم داهاتە گشتیە هەمووی نابێ بە داهاتی گشتی کە مەفروزە جارێکتر خەرج بکرێتەوە لەلایەن حکوومەتەوە چکە تۆ چ داهات کە کۆیەکەیتەوە یعنی ئەگەر دەوڵەتەکە دەوڵەتێکی موسساتی بێ هیچ کەسێ ناتوانێ یعنی لە بری حکوومەت کە تەفویض کراوە لەلایەن گەلەوە لە ڕێگەی پەرلەمانەوە بە قانون یعنی ناتوانێ هەنگایە بنێ ئللا ئەگەر دەستکراوە نەبێ بە قانون کە قانونەکەش کێ تەحدیدیەکە پەرلەمان تەحدیدیەکە بەڵام لە هەرێمی کوردستانەوە نیە بە ناوی داهاتی گشتیەوە پارە کۆکرێتەوە نابێت داهاتی گشتی چکە ئەگەر وا بووە هیچ موشکیلەمان نەبوو ئێمە با زیاد کرێت کەم بکرێت بگۆڕێت سوپاس دەکەم فکرم وڵات دکتۆر مەحەدین سەبارەت بە مەترسی ئەو قاچاغی کە لە خاڵە سنووریەکانە هەیە بۆ نمونە هەرچەندە بەپێی ڕێنمایی حکوومەت دەبێت پشکنی کوشتوکاڵی ڤێتەرنەری تەندروستی و ژینگەیی بۆ بکرێ تا چەندە مەترسیدار نێنێ ئەوانەی کە بە قاچاغ دەهێنرێن هەرێمی کوردستان بۆ نمونە هێلکەیە دووگی حەیوان جگەرە مەشروب طبعا ئەمە ینی مەترسی زۆرە بە تایبەتی ئەوانەی پەیوەندی بە خواردەمەنیەکانەوە هێلکەیە ئەوەی دووجی حەیوانیە دێ بەشێشی ترێت جگەرەکانە کە خەڵک دەیشێشی خواردنە کوحولیەکانە ئەوانە بەبێ ئەوەی تێپەڕ بێ بە پشکنینە ئاودی هەرێمی کوردستان دەکرێت وەکو دەڵێ بەنیوە شەو ئاودی هەرێمی کوردستان دەکرێت ئەوە بۆ تەندروستی و بۆ ژینگەی هەرێمی کوردستانیش زیانی دەبێ ئەو وەختە ڕێژەی توشبوون بە نەخۆشی زیاد دەبێ و حکوومەت دەبێت لە بەرامبەر ئەوەدا چارەسەری هاوڵاتیان بکاتن و خۆمان دەزانین ئێمە بە تایبەتی ئەو ماوەیەک پێش ئێستا هێنانی هێلکەی قاچاغ لە ئەوەی کە خۆی قەدەغە کراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە و لە هەرێمی کوردستانیش وەکو دەڵێت جێبەجێ دەکرێت بەڵام بینیمان ئەو هەموو هێلکەیە داخلی هەرێمی کوردستان کرا هەندێکی هەر مێژوەکەی هێشتا لێ نەدرابووە و بەشێشی هێشتا وەکو دەڵێت لە شوێنەکەی خۆی دەرنەچوو بوو ماوەشی زیاتر لێ درابوو یعنی هێشتا نەگەیشت بە کوردستان بەڵام 20 ڕۆژی ما بوو کە ئینتاج بکرێت یعنی بەرهەم بهێنرێت طبعا ئەوانە کارەساتی گەورەن و حکوومەتی هەرێم
وەکو من ئاماژەم پێ کرد دەبێت لە خەمی ئەوە دابێ ئەگەر ئەو هێزانەیەک نەخرێن و ئەو دەستانە نەبردرێن لەو خاڵە سنوورانە بە زەبری هێز فەرمانبەرانی گومرگەکان ناچار بکەن یان ئەو ڕێگا تایبەتیانەی کە خۆیان دروستیان کردێ بۆ هێنانی کەلوپەلەکان پێم وایە کوردستان لە بەردەم مەترسیەکی گەورەدا دەبێت. باڵە ینی پێ دوایە زیادکردنی بەشێک لەو مەسەرەن نەخۆشیانێکی ئێستا ئێمە بە تایبەتی سەرەتانەوەوانە پەیوەندیە بەو مادانە چکە پێشتر لیژنەی دەسپاکی لە پەرلەمان باسی لەو کردبووە تا جۆرێک لە سوتەمەنیش هاوردەی هەرێم دەکرێت کە مەترسیە بۆ سەر مەسەرەن تەندروستی مرۆڤ جگە لەوەی کە بەڕێزت باسی کۆمەڵێک مادەی خۆراکیت کرد. بەداخەوە لەلای ئێمە توێژینەوەیەکی زانستی تا ئێستا لەسەر ئەو بابەتانە نەکراوە یعنی سنتەرەکانی توێژینەوە لەلای ئێمە تا ئێستا کە بە دوادواچوونی جدی بۆ ئەو مەسەلانە ناکەن ڕاستە ڕێژەی شێرپەنجە زیاد بووە نەخۆشەکانی تر ڕێژەیان زیاد بوو بەڵام تا ئێستا کەمە تەنها بۆ چارەسەر یعنی هەولی چارەسەر دەدەن بەڵام تا ئێستا توێژینەوەی ورد لەسەر ئەو بابەتە نەکراوە خۆمە لە ڕاگەیانەکانیش بینیمان و بیستیشمان کە دەیان تانکەری بنزین کە دەهات کە مادەی زیانبەخشی تێدا بوو بۆ هەرێمی کوردستان و هەر ئەو بەرهەمانەشن کە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیانیش کردووە بۆیە ئەم پێم وایە لە کوردستان پێویستی بە سنتەری توێژینەوە هەیە لەسەر ئەو بابەتانە. بەس وەکو تەندە خراپە جگە لە ڕووە تەندروستی و ژینگەکەی خراپە بۆ بەرهەمی ناوخۆیش کە وەزارەتی کشتتوخاڵی عێراق لە پێ پەرەدان بە بەرهەمی ناوخۆیی بڕیاری داوە کە هێلکە لە دەرەوە هاوردە نەکرێت هێلکەی بەسەرەن تەندروستیش نەوەکەوەی کە ئێستا هێلکەی قاچاق هاوردە هێرێن دەکرێت. بەشێک لە جوتیارانی ئێمە لە بەرهەمهێنەرانی ئێمە کە بەرهەم بەشێک لەو مەوادانە دێنن کە زەرەر دەکەن بەشێکی پەیوەندی بە هاتنەناوی ئەو مەوادانەیە کە لە دەرەوەی هەرێم دێتە کوردستان. بە تایبەتی لە وەرزی پێگەیشتنی دانەوێڵە و بەروبوومی کوشتتوکاڵی خۆمانە دەبینین زۆربەی هەرە زۆری جوتیارەکانی ئێمە زەرەرمەند دەبن و ئەوەش بەڕاستی قەدەغەکردنی ئەو هێنانی ئەو بابەتانە بە قازانج و جوتیارانی ئێمە دەبێ و ئەو بەرهەمهێنەرانی ئێمە دەبێت حتا لەوانەیە لە کارگەکانیشن و حتا ئەوانەیە کە ئەو مەوادانە ئینتاز دەکەن و لە هەمان کاتدا تۆ پارەیەکی باشت بۆ دەگەڕێتەوە پارەیەکی باشت بۆ دەگەڕێتەوە کە ناچێتە دەرەوە و هەمان کاتدا بەرهەمی ناوخۆی ڕەنگە هەم لە ڕووی کوالیتیەوە و هەم لە ڕووی تەندروستیەوە باشتر بێ لەوەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت ناکرێت خۆ دەوڵەتێکیش هاوردەکردنی ئەو کەلوپەلانە قەدەغە بکە بە یەکجاری بەڵام دەبێت تەوازونەکە بێ هاوسەنجەکە بێ هەم بەرهەمی ناوخۆی بپارێزی و هەم بازی زۆر لەسەردا بنێ بۆی بتوانانی چکوەگەروانە کاتن بەروبوومی ناوخۆی ناتوانانی بربەرەکانی نرخەکانی هاوردەکان بکات. بەڵێ بەس دکتۆر سەبارەت بەوەش کە باز لەو دەکرێت کە هەندێک کۆمپانیا لە خاڵە سنووریەکان هیچ کارێکیش ناکەن بەڵام داهاتیان مەسەلەن مانگانە ئەو پەرلەمانتاران باسی دەکەن 10 ملیار دینارە ینی حاڵەتی لەم شێوێش هەیە بە کورتی بێ سوپاس دەکەم. یعنی یەکێ لە دەواازەکان کۆمپانیایەکەیە بە ناوی پێدانی مەنافێست بۆ سیارەی هاوردا بە ناوی سیانەکردن یعنی چاکردنەوەی ڕێگاوبانەکان 35,000 دیناری عێراقی لە هەر کەسێک وەردەگرێت کە سیارێک دێنێ و مانیفێستەکەی پێدەدا ڕەنگە ماگانە ئەو کۆمپانیایە نزیکەی 600 میلیۆن دینار یان نزیکە 1 میلیارد دینار قازانج دەکە بەبێ ئەوەی 1 دینار بچێتە خەسێنی حکوومەتەوە و ئەگەر سیرکەین مەسەلەن ماوەیە پێش ئێستا کە وەزارەتی کشتتوکاڵ دونجی حیوانی یانخود دونجی ئاژەڵی قەدەغە کرد بوو بەڵام دەبینین مۆری هاوردەکردنەکە مۆری یعنی ڕێگە پێدانەکە تەزویر کرابوو دواتر وەزارەتی کشتتوکاڵی دەرێ ئەو بەڵگەنامەیە و ئەو مۆرە تەزویر کراوە ساختە کراوە بۆیە ئەوانەی کە ئەو کارە دەکەن ڕەنگە وەکو گروپێکی مافیایی بن و دەسەڵاتی زۆریان هەبێ و بتوانن لە شوێنی قەراریشدا بتوان ئەو کارانە بکەن. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر مەحەدین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسینی نی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بڕێز دکتۆر محەممەد گەرمولای بڕێز سەوارد بە داهاتی خەڵە سنووریەکان پێشتر بەرپرسانی حکوومەت باسییان لەوە کە داهاتی ناوخۆ لە سنووری 150 میلیارد دینار دەیان مانگانە. پێش 2023 کوردستان تەنها پشتی بە گومرگ دەبەست بۆ دابیرکردنی موچە ئەگەر فەرمانبەریش کەم بوو بێت ئەی بۆچی ئێستا داهاتی خەڵ بڵێن داهاتی ناوخۆ کەمی کردووە سەرڕایەوەی کە ئاڵوگۆڕی بازرگانی زۆرەیە؟ بەڵێ وایە پێش ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق زۆر بەی هەرە زۆری داهاتەکان لە باجی گومرگەوە هات ینی ئەوەی کە سەپێنرا بەسەر خەڵە سنوورەکانە زایدە جۆرەکانی تری باج جگە لەوەی هەندێک جاریش ینی وڵاتە ڕۆژ بەڕێوە لەگەڵ ئەو یارمەتیانێکەوە ئەدرا لایەن ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ینی نەتەوە یەکگرتوەکانیشەوەکەوە نەوت بەرامبەر خۆراکی هەبوو خەرجەکانی کردیانی لەو سەردەما یان پێش ینی بەرنامەی نەوت بەرامبەر خۆراک حکوومەتی هەرێمی کوردستان بە باجە ڕۆژ بەڕێوە و طبعا ینی نمونێکی بچووکی بین لە بیدایەتە سەرەتا پێش دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەنەوە دوا تۆزێ ناڕەحەتی دروست بوو بەڵام دوای کە زام 4 مانگی موچە دواکەوت بەڵێ کە هاتە سەر پێی خۆی هەموو ئەو 4 مانگەشیدا و یعنی مەسەلەن ئەگەر بگەڕن بۆ تاریخ ینی ئەوترا حتا ئەو سەردەمەش ینی هەموو ئەو باجانی کە کۆکراوە ناچوە حکوومەتەوە کرا بە سێ بەشەوە بەشی طبعا دوو حزبی دەسەڵات دەرمان هەیە یەکێتی پارتی حکوومەت ینی بە ئەو باجانی کە کۆکراوە بە ساسی سێدا باش دەکەن بەڵێ لە سازی سێ بۆ یەکێتی بە ساسی سێ بۆ پارتی لە ساسی سێ بۆ حکوومەت لەگەڵ ئەوەشە ساڵی 94 کە شەڕی ناوخۆ دروست بوو حکوومەتی هەرێمی کوردستان تەمەن 15 ملیۆن دلار بۆ ئەو کاتە زۆر زۆر بوو ئەوەندە ڕسیدی هەبوو ئێتر دوا تەمەن دنیا بە تەواتی تێکچوو کە شەڕی ناوخۆ بوو لە هەرێمی کوردستان دنیا تێکچوو ئەوەندەی تر یعنی سەروبەری دروست بوو لە هەرێمی کوردستان و دەسەڵاتی حیزب زیاتر دروست بوو بەسەر حکوومەتە یعنی ئەو کاتە ئەگەر تۆزێ ینی مەسەن وەکو سێبەرێک بوو دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەگەرچی دەسەڵاتی بەقوتیان هەبوو بەسەر حکوومەتە بەڵام دواتر کە لەد بوو هەرێمی کوردستان دوو دەسەڵات دروست بوو لە زۆنی سەوز و زۆنی زەرد تاوەکو ئێستا نەگەڕانێتەوە بۆ ئەو حاڵەتە کە حاڵەتێکی باش نەبوو پێشنەوە چوار خراپ بوو بەڵام ئێڵگوڵە خۆزگەمان بەپار خۆزگە بگەڕانێتەوە بۆ ئەو کاتە یعنی ئێستا تاڵانێکە زیاتری ئێستا زۆر زیاتریشە ئەو کات تەمان لە 94 زیاتر بوو و دوای 2003 زۆر زۆر لەوە زیاتر بوو ئێستا ئێمە ئەو هەموو پارەیەکەوە دەستمانێک بەشێکی کەمی ئێستش دەگەوەکو پێشتر
پێش 2023 بەشێکی زۆر کەمی دەگەرێتەوە دارایی گشتی بەڵێ ئەوەی کە ینی بەسەر زۆربەی هەر زۆری ینی موچە لەنای حکوومەتی عێراقەوە ئەو کاتێکەوە حکوومەتی عێراق ینی ئەو بڕە بە شێرێمی کوردستانی بڕی ینی موچە تقریبا بووە لە سا 25 و لە سا 50وانە ینی باشە بەزێک بە شێوێکی بۆنمە ڕێوشێنی پێویست بگرێتە بەر بۆ ڕاگررتنی ئەم گەندەڵیانە داهاتێکی زۆر بۆ هەرێم دەگەڕێتەوە زۆریش ینی ئەوەی کەوا ئەو پارەی کە ڕژێتە هەرێمی کوردستانەوە ئیتر ئەوەی کە حکوومەتی عێراق ینی مەسەلەن ئەیدا ئەوەی کەوا لە نەوتەوە تۆ دەریێنیت ئەگەر ئەوانە هەمووی تەمەنەمان ماڵ و مڵکی گشتین ینی ئەو نەوتیکەوە دەرەهێنرێ بە پێی دەستوری عێراقی ینی هی هەموو کەسێکە ینی باش حکوومەت مڵکی خۆی نییە کە ئەچێت دەریێنێت یان ئەو کەسێکەوە نەوتێک دەرێنێ ئەو ینی بە قاجاق دەرێنێ بە نایاسایی دەرێنێت چونکە هی خەڵکە مەفروزە هەر قەترێ نەوت دەرێنێ نەک هەر نەوتیش غازیش هەموو سەرچاوێکی سروشتیش هی ماڵ و مڵکی گشتیە کە ببێ بە پارە بێ پارەکە بچێتە ناو خەزێنی گشتیەوە ئەو بەداهاتەی کۆکرێتەوە لە باجە لە سنوورەکانە مەفروزە هەمووی بچێتە داهاتی ببێت داهاتی گشتی بچێتە خەزێنی گشتیەوە یعنی مەبەستمەوەی ئەو نەوتێکە فرۆشێ و غازێکە فرۆشێ ئەو سەرچاوە سروشتیانی کەوا ئەکرێن بە پارە ئەو باج و ڕسم و غەرامە و باجی هاوردەکردن ینی زەریبەی ئیسیرات کە ینی لە خاڵە سنوورەکانەوە ئەگەر بەڕاستی هەمووی بچێتە خەزێنی گشتیەوە نەک بەشی هەرێمی کوردستانەکە بەشی هەمووی عێراقیشەکات يعني حتى ئەوی بەسمە هەوی کە لە هەرێمی کوردستانە دەنێرێ چونکە بە ملیارەها دۆلارە ساڵانە لەبەرەوە زۆر زیاترە لە پێداویستی خۆمان بەڵام مشکلەکە چییە لێرە مشکلەکە ئەوەیە بەشێکی زۆری ناچێتە خەزێنی گشتیەوە خەڵکی با بۆ خۆی جیهاتی متەنەفیس بەپێی هەم یاساکەی عێراق یاسای بڵین پێناسی گومرگی باز لەوەکەی کە بنەدەرەوەی دراوی عێراقیش قەدەغەیە بەبێ مەسەلە لایەنی پەیوەندیدارە بەڵام پێشتە پەرلەمانتارە ماسیۆن لە هەندێک لە مەرجی هەرێمی کوردستان پارەش براوەتە دەرەوە بەڵێ بە زۆر بە ئاسانیە چێتە دەرەوەی چکە ئەو شوێنانە یعنی حکوومەتی عێراق مسەیتر نییە بەسەریا حکوومەتی هەرێمی کوردستانیش مسەیتر نییە بەسەریا یعنی وەکو سووەری و کوتم حکوومەت سووەریە لەبەرەوە ئەو دەسەڵاتەی کەوا هەیە دەسەڵاتە فعلیەکە زۆر گەورەترە حکوومەت سپاس دەکەم دکتۆر مەحەدیم گرم و لای بەرز پێشتر باست لەوە کرد کە ئێستا بەشێک لەو کۆمپانیانە کە لە خاڵە سنووریەکان کار دەکەن کە داهاتەکان ناچێتەوە خەزێنەی حکوومەت باجش نادەن بەڵام لە بەرامبەرە بۆچی مەسەلەن باج ئێستا لە کابینەی ڕابردووە تا ئێستا باج لە سەرا وڵاتیان زیاد کراوە جۆرەکانی باج بڵین بۆچی ئەم کۆمپانیا باز ندەن بەڵام باج لە سەر هاوڵاتی هەژار و کەم دەرامەت زیاد بکرێت طبعا دەستوری عراقی لە مادە 28 لە دوو بڕگا ئاماژە بە چۆنیەتی وەرگرتن و هەموارکردن و سەپاندنی باجی داوە و ئەوەی لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی ڕابردوو بڕیار لەسەردا بە بڕیاری 126 لە 2017 بە زیادکردنی باج و ڕسومات نایاساییە و نادەستوریشە بە بڕیار کردووەتی و هیچ غێتایەک و هیچ سەنەدێکی قانونی نییە چکو وەرگرتنی باج و ڕسومات پێویستە بە یاسا ڕێک بخرێ و ئەگەر حکوومەت نیازی بێ ڕسومات و باج گۆڕانکاری تێدا بکەیان هەمواری بکە یان زیادی بکە یان کەمی بکە پێویستە بە یاسا بە پێشنیاری پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمانی بکە گفتوگۆی لەسەر بکرێ اینجا ئەو یاسایە لە پەرلەمان پەسەند بکرێ ئەوەی حکوومەت کردوێتی چی شتێکی نایاساییە و پەیوەندی بە یاساوە نیە و بە بڕیار کراوە بەڵێ تا چەندێک دکتۆر بارگرانیشی دروست کردووە بۆ نمونە سەر وڵاتی چووکە ئێمە دەبینین ئێستا بەشێک لە کاسبکار بۆ نمونە دەستگێرە کە تاویش 10,000 دیناری بۆ دانرا بوو مانگانە مەسەلەن ماست فرۆش سەوزە فرۆش ئەوانەی کە مەسەلەن لە دوکانەکان تابلۆی مەسەلەن دوکان و ئەوانە چەندە بارگرانی بۆ هاوڵاتیان دروست کردووە و وەرگرتنی باجە لە کاتێککە ڕەنگە جوڵەی بازاڕی ژۆک و پێویست نەبێت
بە نمونەیەکی بچووک وەرگین کەسێک خاوەنی دوکانێکە پارەی کارەبای نیشتیمانی دەدا بە نرخی بازرگانی پارەی کارەبای مۆلیدە دەدا کرێی دوکانەکە دەدا پارەی زبل و خاشاکەدا و پارەی تابلۆ دەدا کە بۆ هەر 1 مەتر سێجا 1 مەتر دوجا 3000 دینارە جگە لە پارەی پیشەیەکەی لە ماڵەوەش ئەو کەسە ئەگەر کرێتی بێ دەبێ کرێی خانوەکە بدا پارەی کارەبای مۆلیدە بدا و پارەی کارەبای نیشتیمانی بدا و پارەی ئەوەش بداتن خۆڵ و خاشاک بداتن بزان ئەوە چەند بارگرانی لەسەر کەسێک کە بێوێک پیشەیەک بکات چەند بارگرانی لەسەر دروست دەکاتن بەڵام لە بەرامبەردا دایان کۆمپانیا بەناویوە بەرهێنانەوە و کۆمپانیای دەستڕۆیشت و کەتی تایبەت نەبازەدەن نەڕسوما دەدەنە حکوومەت ئەمە وای کردووە هاوڵاتیان بە ناچاری ئەو تابلوانەی لەسەر دوکانەکانیانیان بیسڕنەوە یان هەڵیگرن و بارگرانێکی لەسەر شانی هاوڵاتیان دروست کردەوە جوولەی بازاری کەم کردو بە تایبەتی ئەو خاوەن پیشانەی کە خاوەن پیشەی دەست و ئەو مەسائلانەنە بۆیە ئەرچی پەرلەمانی کوردستانە فشار بخاتە سەر حکوومەت کە ئەو باجانەی بە بڕیار سەپاندوەتی هەڵبۆشێنێتەوە یاخود داوایەکی یاسایی لە دادگای کارجێی لەسەر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار بکرێ بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە کە داوێتی بە سەپاندنی زیاتر بە باج و ڕسومات بەبێ هیچ سەنەدێکی قانونی بەڵێ ئەگەر سکاڵات تۆمار بکرێت دکتۆر دەتوانرێت باجانە هەڵبۆشێنەوە کە بەڕێز پێشتر وتت لە کوردستانە یاسایەکمان نیە بۆ ڕێخستنی باز و ئەو باجانەی کە وەرگیراون بە پێی یاسای کۆنی عێراقی کە لە 2016 لە عێراق بڵین هەڵوەشاوەتەوە و کاری پێ ناکرێت بەڵێ ئەوە بەرکە بەنا هەڵنەوەشاتەوە بەرکارە لە کوردستانە بەڵام حکوومەت بە بڕیار ئەمەی جێبەجێ کردووە پێم وایە دەتوانرێت پەنا ببێتە دادگا و دادگا دەتوانێت ڕاستگۆیی خۆی یاخود مصداقیەتی خۆی لەو بارەوە بسەپێنێتن باشە بەس بڵین سەبارەت بە بەرهەمی ناوخۆیی و کارگە پیشەسازیەکانیش لە ماوە ڕابردوو بەشێکی زۆریان بەتایبەتی لە سونی و سلێمانی زیاتر لە نیوەی بڵێن کارگەکان داخران بۆی زیادکردنی نرخی سوتەمەنی لە سەریان بۆی سەپاندنی باج بە سەریاندا ینی بۆچی ئەم جیاوازە دەکرێت بۆ کارگەی بچووک بۆ نمونە باج بسەپێنرێ بەڵام لە کۆمپانیای گەورە لە خاڵە سنووریەکانە لە شوێنی دیکە باج لەو کۆمپانیانە وەرنەگیرێت بەشێکی پەیوەندی بەو فشارانەوەی کە خاوەن کۆمپانیا گەورەکان یاخود ئەوانەی کە بەرژەوەندیان هەیە لە هێنانی ئەو کەلوپەلانە بۆ ئەوەی بتوانن دەستکەوتی باشیان هەبێ و کارگەکانی هەرێمی کوردستان لە کار بخەن پێم وایە ئەوە زیانێکی گەورە بە دوا ڕۆژی کوردستان دەگەیەنێەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێوێ بژانەوە بکاتن بۆ کوردستان پێویستە هاوکاری کارگەکانی ناوخۆی بکە و بۆ ئەوی بتوانێت هەم ئەمنی غیزایی هەم ئەمنی اقتصادی بۆ کوردستان دەستەبەر بکاتن باشە دکتۆر دوا پرسیام زۆر بە کورتی پێدوا دەبێت ئەرکی ئێستای حکوومەت و پەرلەمانیش بۆ ئەو خاڵە سنووریەکان چییە بە کورتی بێ سوپاس دەکەم پێم وایە یەکەم شت ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بە پلەی یەکەم دەبێ ئەو دەواازانە کۆنتترۆل بکەوە هەموو ئەو گروپانە وەلا بنێ و ئەو کۆمپانیا تایبەتیانی وەلا بنێ و ئەو پارانەی کە هەموو وەردەگیرێن بگەڕێنەوە خەزێنەی حکوومەت بۆی با شێوەیەکی دادپەروی بەسەر سێکتەرەکانی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان دابەش بکرێتن و ئەرچی پەرلەمانە چاودێرێکی جدی بکاتن لەسەر ڕاپەڕانی ئیش و کارەکانی حکوومەت و لە ئاستی پێویستدا بێ پەرلەمان بە مانای وشە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر مەحیدین دکتۆر محەممەد زۆر بە کورتیگەر پەڕێژ سەرنجێک هەبێت لەسەر مەسەلەی باج بۆ نمونە لە کۆمپانیای گەورە باج وەرنەگیرێ بە هاوڵاتی هێژار مەسەلەن ڕۆژ بە ڕۆژ بازی لەسەر زیاد بکرێت ئەو بەشێکە لە سیستەمە گەندەڵیکەوە لە هەرێمی کوردستانە ئەوانەی کەوان متەنەفیزن لەبەر مەسلحەتی خۆیان ئەو باجەیەکەوە حکوومەت مەفرۆزە بیسەپێنێ بەسەر ئەو جێهەتانە عەفویانەکە ئەوانشی کە بێدەسەڵاتن
بەسەر ئەوانە باجە سەپێنە تەبانە من نەتایجی زۆر پێ دوای بەس بە خەڵکە هەژارەکە دەوێرن ئەوەیەتی چکە خۆیانە تر ینی ئەوە نیە مەسەن لە حکوومەتە لە وڵاتی موسساتیە گەورەترین کەس ینی لەبەر دەم قانونە و کۆڵە زەلیلە بەڵام باشە بەس دەرەنجامە خراپەکانی چین بوونەوە سەپانی باجە بۆ نەگەر کاسبکارێکە بۆ نمونە بۆی نەبوونی بۆ نمونە پارەشی وەکو پێویستە ناکەوێت بەڵام حکومەت لەولاشەوە باجی لێ وەردەگرێت وڵاوە تەبان هەڵەیەکی گەورەیە کە بە حەقی وڵاتەکرێ بە حەقی خەڵکەکرێ بە حەقی ئابووری شەکرێ چکە بۆ باز نمونی هێلکەمان هێنا هێلکە بۆچی ئیسیرات کرێ لە دەرەوە عیلەیە گەتوانەیە مەسەن 2 مترش بگرێ پێویستی خۆی لە هێلکە بەرهەم بێنێت بۆچی ئەو پارەیەکەوە من ئەیدەم بە ئیسیراتکردنی هێلکە لە وڵاتە بچێتە دەرەوە تەبەن خۆیەکە دۆلکە نییە بە سەدان هزار هێلکەیە یێتە ئەم وڵاتەوە پارەیەکی زۆر لەم وڵاتە کە مەفروزە بەکاری بێنی لە بنیادنانی وڵاتە لە مەشاریعی استراتیجیە لە گەشەپێدانی وڵاتە سوک و سەلیم ئەچێتە دەرەوە بە ئاسانی ئەچێتە دەرەوە و جیهاتی ئەجنبی ئیسفادەی لێکە بۆ زیادەکردنی بەرهەمی ئەو وڵاتانە و پوکاندنەوەی بەرهەمی ناوخۆی ئێرە باشە بەس دکتۆر پرسیارم پێشتر لەم کابینەی بانگشە بەوە دەکرێت کە مەسەتاوە سەرۆکی حکومەتی لە وتاری سەد ڕۆژەی وتی تا ڕادێک گەندەڵیان سنووردار کردەوە بانگشەی حکوومەتێکی بەهێز سەرۆک وەزیرانێکی بەهێز دەکەن پێ دوای سەرۆک وەزیرانێکی بەهێز ناوێت بتوانێت ئەو گەندەڵی خەڵە سنووریەکان ڕابگرێت ڕاست نییە هەر مجرد دیعایە وەکو وتم ئێمە کێشەکانمان چارەسەر نابێ حتا وەکو حکوومەتی ڕاستەقینە و دام و دەستگای گشتی ڕاستەقینەمان دروست نەبێت بۆ یعنی مەسەن تا حکوومەتی ڕاستەقینە نەبێت کە بتوانێت دەسەڵاتەکانی خۆی بسەپێنێ بەسەر هەموو جیهاتێکە هەموو کەسێکە هەموو کۆمپانیەکە و طبعا پاڵپشتیە بێ پەرلەمانێکی بەقوتە هەبێت کە حکومەت ئاراستە بکە یعنی لەوانەیە حکومەت سەرپێچی بکە بەڵام تۆ ئەگەر پەرلەمانێکی بەهێز و بەقوتە هەبێ حکومەت لێ ترسێ ناتوانێت غەڵت بکە لە پاڵی شابێ دەستگایەکی دادوەری حەقیقی ڕاستەقینەت هەبێت کە هەموو ئەو خەڵکانی کەوا هەن ئەو جیهەتانی کەوا هەن ئەو کۆمپانیانێکەوە هەن لە بەردەم یاسا بیان هێنێ و بیان با و سزان بدا ئەو کاتە ئەم دام و دەستگا و نیشتیمانیە گشتیە ڕاستەقینانە ئەگەر دروست بوو ئەو کاتە وڵات بێ بە وڵاتێکی دام و دەستگایی و هەموو کێشەکان چارەسەرەکەی بە کێشەی خاڵسنوورەکان. سپاس بۆ بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف پسپۆڕی ئابووری لە ستۆری سەرەکی هەروەها لاورێرەوە دکتۆر مەحیدین حەسەن سەرۆکی فراکسیۆنی ئازادی و ئەندامی پەرلەمانی کوردستان. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتانە.